دوای دەستگیرکردنی باندێکی تاوانکاری لە سلێمانی و بڵاونەکردنەوەی هیچ زانیاریەک بەڕەسمی لەلایەن ئاسایشەوە هەروەها پاش دەستگیرکردنی بۆ ماوەی 2 ڕۆژ بە تۆمەتی پەیوەندی بۆ باندەوە کادیرێکی پارتی دیموکراتی کوردستان بە ناوی ئەیوب ڕیشە کە لەلایەن ئاسایشی سلێمانیەوە دەستگیر کرابوو ئازاد کراو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی ڕایگەیان کە ئەو بێتاوانە لەو تۆمەتانەی دەدرێنە پاڵی. بەپێی زانیاریەکان ماوەی 3 ڕۆژە ئەدهەم بەرزانی بەرپرسی سەرکردایەتی پارتی لە سلێمانی لە هەوڵی ئازادکردنی ئەو کادیرەی حیزبەکەی دابوو لە بەرامبەردا بەرپرسانی یەکێتی سوور بوون لەسەر ئەوەی ئاسایش لێکۆڵینەوەی خۆی لە کەیسەکەدا بکە. بەپێی زانیاریەکانی سپی میدیا مەکتەبی بارزانی لەسەر دەستگیرکردنی کادیرێکی باڵای پارتی لە سلێمانی هاتۆتە دەنگ و داوای لە مەکتەبی سیاسی یەکێتی کردووە ئازاد بکرێت. هەر ئەمڕۆژ لەلایەن ئاسایشەوە ئازاد کراوە. ناوبراو 5 کەسی دیکە بە تۆمەتی کوشتنی 25 هاوڵاتی بە پیا و ژن و کورد و عەرەبەوە دەستگیر کرابن و دۆسیەی لێکۆڵینەوەیان لە ئاسایش بۆ کرابەوە. بەپێی زانیاریەکان ئەو تۆمەتبارانە باندێک بوون و هەندێک دانیان بە تاوانەکانیاندا ناوە، لەوانەش کوشتن و سوتاندنی چەندین کەس و دەستدرێژی بۆ سەر ژمارەیەک ئافرەت. ئازادکردنی ئەو تۆمەتبارە لە کاتێکدایە هێشتا کەیسەکە لەلایەن ئاسایشەوە دانەخراوە و لێکۆڵینەوەی تێدا بەردەوام و نەگەیشتونەتە ئەنجام. لە بەرامبەردا هاوڵاتی دیکە لە هەرێمی کوردستان بە کەیس و تۆمەتی زۆر لەو تۆمەتانە سوکتر لە زینداندا دەهێڵرێنەوە و دەستگا ئەمنیەکان دەڵێن تا یەکلانەبوونەوەی دۆسیەکە ڕێگەی بینینیان نادرێت و ئازادیش ناکرێن. لەو بارەیەوە سەرچاوەیەک لە کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕوونی کردەوە. ئازادکردنی ئەو کادیرەی پارتی نمونەی نەعەدالەتی و یەکسان نەبوونی هاوڵاتیانە لە بەردەم یاسادا. بەو پێی ماوەی 47 ڕۆژە 2 کادیری کۆمەڵی ئیسلامی لەلایەن ئاسایشی هەولێرەوە ڕفێنراون و بە بیانووی یەکلانەبوونەوەی دۆسیەکانیان ئازاد ناکرێت. ئەو سەرچاوەیە وتیشی هەروەک چۆن ئاسایش لە سلێمانی بە زووی کاری لەسەر ئازادکردنی کادیری حیزبێکی دەستڕۆیشتوو کرد لە کاتێکدا هەندێک لە ئەندامانی باندەکە دانیشان بە تاوانەکەیان داناوە، دەبێ ئاسایشی هەولێریش بە هەمان پێوەری یاسا بەسەر هاوڵاتیانی دیکەشدا پەیڕەو بکات و کەیسە یاسایەکان لە دەستی حیزب دوور بخرێتەوە. لە نێویشیاندا کەیسی کادیرە دەستگیرکراوەکانی کۆمەڵی ئیسلامی.